بەڕاستی کارەساتە بەوەی ئەم فێڵەوە سەدان ملیۆن دیناری کورد خوراوە و دەیان کەسی تریژ وا خەریکە تووشە بن و پارەکانیان بەهادەرەڕوە. ئەمڕۆ باسی جۆرە فێڵێکتان بۆ کەم کە لە ئەنتەرنێتە زۆر بڵاوە بە چەندین گروپ بڵاو بوونەوە لە ئەنتەرنێتدا پەیوەندی بە خەڵکەواکەن بە نمونە لە ڕێگەی واتساپەوە یان لە ڕێگەی تەلەگرامەوە یان لە ڕێگەی ڤایبەرەوە یان لە ڕێگەی سۆشیال میدیاکانەوە بە شێوەیەکی هەڕەمەکی پەیوەندی بە خەڵکەواکەن پەلکێشی یاریشانەکەن. بابەتەکە بەم جۆرەیە کاتێک کەسێک تەلەفۆنت بۆکە پێت دەڵێت ئێمە گروپێکمان هەیە وەرە تۆ ناو گروپەکەەوە بەشداری بکە، ئێمە پەیجە خەینە ناو ئەم گروپەوە یان چەناڵی یوتیوب بەخەینە نام ئەو گروپەوە یان چەناڵی تەلەگرام و هەرێکێک لە سۆشیال میدیاکانی تر بێ ئاپەکانی تر بێ تۆ تەنها وەرە لایک بکە یان بۆ نمونە سابسکرایبی چەناڵەکەمان بکە. ئێمە بۆ هەر یەکێک لەمانە ئەگەر تۆ یەک سابسکرایب بکەی 2000 دیناری عێراقی وەرەگری واتە لە ڕۆژێکە تۆ چەند جار پەیجەکانی ئەمان یان چەناڵەکانی ئەمان لایک و سابسکرایب بکەی ئەوە 1000 دیناری وەرەگری. ئەگەر لە ڕۆژەکەی 4 دانت کردبێ ئەوە 8000 وەرەگری. بالفعل واشە کاتێک تۆ بەشداری ئەەکەی بە نمونە تۆ هیچ دینارێکت نەیاوە کاتێک تۆ بەشداری ئەەکەی 4 پیج یان 4 چەناڵی یوتیوب سابسکرایب بکەی ئەوان ڕاستەخۆ لە ڕێگەی FIB-ەوە 8000 دینارە خەنە سەر حسابەکەت. دواتر ئەچێتە قۆناغێکی پێشترەوە ئەم یاری و ئەم قۆڵ بڕینە. دواتر بانگێشتت ئەوەکەن کە ئەتوانی لە بڕی 20000 دیناری عێراقیەوە تا 500,000 بەشداری لە بازارێکا بکەی یان بەشداری لە بۆرسەیەکا بکەی کە لە ماوەی چەند خولەکێکە تۆ هەزاران دینار قازانجەکەی. بە نمونە ئەوان دەستپێکیان 20000 داناوە بە نمونە لە تۆرە 20000 بەشداری بکە ئێمە بە ماوەی چەند خولەکێک 28000 تێنێ یان بە 50000 بەشداری بکە 68000 قازان تێنێ واتە تا پارەگە زۆرتر بێ قازانجەکەش زۆرترە بێت. یەکێک لە بەشداربووەکان کە قسەی لەگەڵ من کردووە پەیوەندی بە منەوە کردووە ئەو لە 20000 دینارەکەەوە بەشداری کردووە واتە هەموو ئەمانی تێپەڕانوە و لایکی پەیجەکانی کردووە یان چەناڵەکانی سابسکرایب کردووە بالفعل پارەکە هاتووە سەر حسابی خۆی لە FIB. دواتر بە 20000 دینار بەشداری کردووە 28000 دیناری بۆ گەڕاوەتەوە لە ماوەی چەند خولەکێکە. ئەم یاریە چەند سعاتێک بەردەوام بووە. دواتر وێبسایتێکی ساختەیان پێ ئاشنا کردوون وێبسایتەکە فەیکە کە لە بابی بۆرسەی دراوی ئەلکترۆنیاییشەکە وتوانە ئەتوانن لە بڕی 500,000 یان 400,000 یا 100,000 دینارەوە بەشداری لەم بازاڕە بکەن بە هەمان شێوە ئەمیش لە ماوەی چەند خولەکێکە دەیان 1000 دینار قازانجەکەن. بالفعل بەشداریان کردووە لەم بازاڕەیە کاتێک کە 500,000 دیناری دانابێ یان 400,000 دانابێ لە ماوەی چەند خولەکێکە حساب بانقیەکەی لەو بۆرسەیەدا 100,000 هاتۆتە سەر بە نمونە ئەگەر 500,000 بەشداری کردبێ بۆ بە 600,000 دینار 650,000 دینار و هەتا بڕەکەش زۆرتر بێ ئەو پارەی کە دایانی قازانجەکە زۆرترە. یەک شتیشمان لەبیر نەچێ کاتێک کە تۆ ئەچیتە ئەم بازاڕەوە پارەی خۆت داخڵەکەی یا پارەکەی خۆت ئەنێری لە ڕێگەی هەر یەکێک لە وەسیلەکانەوە پارەکە ڕاستەوە خۆ ئەچێ بۆ ئەم گروپانە ئەوەی کە تەنها لای تۆ دەرئەکەوێت ژمارەیە واتە کاش بوونی نامێنێتتر کاشەکە ئاچێتە لای ئەوان و ژمارەکەش ئێتە لای تۆ کام ژمارەیەش سیستمێکە بەدڵی خۆیان ئەتوانن زیایکەنەوە ئەتوانن کەمیکەنەوە. دواتر ئەم بەشدار بۆ کاتێک لەم بازاڕەیە پێیان وتووە کە تۆ تەنها یەک تاسکت ماوە یان یەک ئەرکت ماوە ئەتوانی لەم ئەرکەش جێبەجێکەی و کامل پارەکەت ئێمە بۆت ئەنێرینەوە لە ڕێگەی حساب بانقیەکەوە. بە نمونە داوای ملیۆنێک دیناریان لێ کردووە کاتێک ئەم کەسە ملیۆن دینارەکەی داخڵ کردووە ڕاستەخۆ ئەوان پارەکەیان سەحب کردووە دواتر لەسەر حسابەکەی ئەم بە نمونە ژمارە 1 ملیۆنیان بۆ کردو بە 1,200,000 کاتێک ئەم کەسە داوای و پارەی کردووە کە ڕای کێشێ داخلی گروپێکیان کردووە گروپەکە لە 4 کەس پێکاتوە و سەرپەرشتارێکیان هەبووە کە هیندی بووە. ئەم کەسە کە هیندی بووە ئیعازیەوە بەم 4 ئەندامە کە دەبێت چەند تاسکێکی تر یان چەند مەرحەلەیەکی تر ببڕن بۆ ئەوەی کامل ئەم پارەی خۆیان کە لە یەکەم ساتەوە داخلیان کردووە دەستیان کەوێتەوە. چەند تاسکێکیان بۆ داناوم بەرمنە لە تاسکی یەکەمە وتوێتی 2 ملیۆن داخڵکە لە تاسکی سێمە 4 ملیۆن داخڵکە لە تاسکی پێنجەمە بۆ منە 6 ملیۆن داخڵکە واتە مەرحەلەی خسۆتە بەردەم بەشداربووانی کە سەرجەم بەشداربووەکان کورد بووە ئەوەشی کە حکمی کردووە و ئەمری پێکردون یا سەرپەرشتی کردوون هیند بووە. کاتێک ئەم کەسە پێی وتووە فڵان مەبلەغ بنێرە تا پارەکە دەست پێێتەوە و ئاشنای کردوون بە کچێک کە ئەویش بە هەمان شێوە هیندی بووە لە ڕێگەی تەلەگرامەوە عەلاساس مامەڵەکان ئەنجام بن
و سەرجەم ئەو کارانشی کردویانە پارە ناردنەکە لە ڕێگەی FIB بوو و زایدەن ژمارە تەلەفۆنی ئێرەیان بەکارهێناوە. هەمومان نەزانین ئەگەر ژمارە تەلەفۆنی ئێرە بەدەستخەیان بە نمونە هەژمارێک دابنێ لە FIB پێگومان پێویستی بە پاسپۆرتە بێ، پێویستی بە کۆمەڵێک زانیاری گرنگە بێ کە سیستمەکە لێت داواکە و ڕسمی سێڵفی خۆتیەوێ. وەڵحاڵم گروپە هەموومانیان تەرتیب کردو بە جۆرێک لە جۆرەکان چەندین ڕێگەی قۆڵبڕین و ساختەوەمانە هەیە ڕەنگە ئامانەشیان بەوە دەبر کردبێ. بەرحاڵ کاتێک ئەو بەشداروە من قسەم لەگەڵا کرد تا نزیکەی 30 میلیۆن دیناری داخل کردووە، واتە نزیکەی 2 دەفتەر دۆلار. هەر جارە بە بیانوویەک پیان وتوە تۆ ئەوە بڕپارە داخل بکە، ئەمە لە دوجارە ئەوە قازانستێنەوە تا گەشتوتەوە بۆی کە 30 میلیۆن داخل بکات لە کۆتاییدا 36 میلیۆنی هێنەوە. بەڵام هەر کاتێک بەنمونە 4 میلیۆنی داخل کردو 5 میلیۆنی داخل کردو گەشتە ئەو بڕە بیانووی هێناوەتەوە ئەم کەسە هیندیەکە وەکو سەرپەرشتیاریان بووە گوایە دەبێ بەردەوام بێت. بەنمونە ئێستا سیستمەکە قفڵ کراوە، تاسکەکان زۆرتر بوون، سیستمەکە تاسکی زیاتری دابین کردووە، لەبەرەوە تۆ ئەگەرێتەوە پارەکەت دەستکەوێتەوە بە پارەی زیاتر داخڵکەین. تا مەرحەلەی 30 میلیۆن دینار ڕۆشتن بەنمونە ئەم گروپە 4 کەس بوون، ئەگەر کەمترینیان وەرگرینیکی 25 میلیۆنیشان داخل کردبێ 4 نەفەرەکە 100 میلیۆن دینارەکە. لە کاتێکە کەم 100 میلیۆن دینارە ڕاستەخۆ چوە بۆ ئەم گروپە هیندیە کامل دەستیان بەسەر پارەکە یاگرتووە و لایەنی بەرامبەریش کە قوربانیەکەن 1 دیناریان دەست نەکەوتووە. بۆی بەڕێزان ئاگادار بن لە ئێستادا ئەم جۆرە یاری و ئەم جۆرە مامەڵە و ئەم جۆرە ساختی و ئەم جۆرە قۆڵبڕینە زۆر باوە. هەر جارە و بە گۆڕینی دەموچاوێک یان ماسکێکەوە یەتە بەردەم بەکارهێنەرانی کورد لە ئینتەرنێت. بە نمونە مای ڕابردوو بەشداریکردن بوو لە بڕینی تکتی فلیم لە نێتفلیکس یان هەر وێبسایتێکی تر کە خۆیان دروستیان کردووە. بە نمونە سیستمیان دانابوو بۆ فرۆشتنی سەعات یان ئەکسسوارات، کەواتە یاریەکان بەردەوامن، بەڵام ئەوەی کە ئاگۆڕێت ئەو وەسیلەیە یان ئەو هۆکارەیە کە ئەبێتە هۆی ڕاکێشانی پارەکە. لەبەرەوەی لەم ڕۆژانەیە زۆر ئاگادار بن. هەر کەسێک پەیوەندی پێوەکردن بە ناوی ئەوەی کە بەشداری لە فلان یاریە بکەن، بەشداری لە فلان پرۆژەیە بکەن، بەشداری لە فلان سیستما بکەن لە ماوەی سەعاتێکە ئەوە 1000 قازانجەکەن، ئەمە دوجار پەرکێش دەکا بۆ داوێک کاکەویتە ناو داواکەوە، ینی بە زەرێکی زۆر لەم داوا نەجات دەبێ و بگرە لە دوجارە لە ڕووی قانونیەکەی و لە ڕووی دۆزینەوە ئەم کەسانەوە زۆر قورسە بێ. لەبەرەوەی ئەم گروپانە کامل لە دەروی وڵاتن، ئەوەشی کە بەکاریهێنن ژمارە تەلەفۆنی عێراق و حساب بانقیەکانی عێراقە بۆی ڕاستەخۆ ئەم پارەیە خۆیان سەحبیکەن و دواتر یا ئەوەتە تۆ بلۆکیانەکە یاوان تۆ بلۆکەکەن. لەبەرەوە زۆر وریابن ئەم گروپانە لە گەورەبوونان لە زۆربوونان گرنگە بێت تۆ هۆشیار بیت. هەر کەسێک پەیوەندی پێوە کردی وەڵامی نەدەیتەوە یان بلۆکی بکەیت و لە بەرامبەر 2000 قازانجیان 10,000 قازانجیان 20,000 قازانج 20 میلیۆن و 30 میلیۆن دیناری خۆت نەخەیتە ئەم یاریانەوە، دوجار ئەوەی کە زەرەرەکات تۆیت ئەوەشی کە قازانجەکە بۆی دەرەچێت ئەو گروپانەیە. کێشەکانی ئەنتەرنێت بەردەوامە یان فێڵکردن لە ئەنتەرنێت بەردەوامە، تکە هاوڕەکانتان ئاگادارکەنەوە یان کەسوکار و خزمی خۆت ئاگادارکەرەوە ئەم ڤیدۆی بۆ بنێرە تا هۆشیار بێتەوە و لانی کەم حەزەر بکە لەو گروپانی کە پەیوەندی پێواکەن. هیوادارم هەمووان بە دوور بن لە زیان. کاتێکی خۆش.